من ناوم تيمور عبد الله أحمد لصالي 1976 يكي 1976 لدايق بوم. طبعا أما مواليدك بخم دعنا تاريخي مواليد بخم دعنا شون بمندالي من أو بشيء جنسي كم كتاريخي بابلين مواليدي بسر ويا لعجولي خم بالريوما يتر أو راستي به هتاك بيسش سرداني أو بابتي بابلين أحوال مدني وأوش تعلم نكردوا بويا دلنياني بلام أويك وجودي هي وك لهموش هناك بلاوبوتوا مالي لكم بوشي وازهاتوا يك 1976 ومن لا جندي هوار برزة كجندي كاللادي كاني جرميان لويل دايك بوم عائلة كان سنكر يا ما شش كسبوي عائلة كمان شش كسبوي يا ما لپاشان لدوای دایره دایک بوونی من هاتوینەتەوە گوندی کوڵەجۆ حاج حەمەجان لەوێ نیشتەجێ بووین و من باوکم لەوێ کابرایەکی کەسێکی وەرزێر بووە فەلاح بووە جوتیار بووە بە دەغڵ و دان و ئەمانەوە زیاتر خۆی سەرحاڵ کردووە. باستی مناڵێتم بۆکەی لەو گوندەیە پێشوو کار مناڵی ئەمە مناڵێکی تەندروست نەبوو. سەردەمی منداڵی ئێمە لە لادێدا ئەم لادەیە هەر لە دێر زەمانەوە جێگەی یا ما بڵێن لانکەی شۆڕش و شۆڕشگێڕان بووە و بە هەزاران جار ڕوبەڕوونەوە ڕووی داوە لەگەڵ حکومەتی بەعس و ئەو جاش و مستەشارانەی کە چاوساغی حکومەتی بەعس بوون دەهاتن بۆ لادەکان و شەڕی هێزی پێشمەرگەی کوردستانیان دەکرد بۆیە لەو سنووردا هەمیشە ڕوبەڕووبوونەوە هەبووە. من بەبیرم دێ منداڵ بووم تەنانەت کە وەختێک دەڕۆیشتین بۆ مەکتەبیش مامۆستاکانمان پێیان دەگوتین کە وەختێک کۆپتەر هات خۆتان بنن تەنیشتی دیواری قوتابخانەکانەوە بۆی وەختێک کە قەسفی کرد شەهید نەبن. ئەم لادەیە یعنی بە شەوان تۆپباران دەکرا و بە ڕۆژیش هەڵیکۆپتەر و حکومەتی بەعس دەهاتن لادەکەیان قەسڵ دەکرد بۆرمانیان دەکرد یعنی تەنانەت ڕەحمیشیان بە ئاژەڵ دەکرد. من بۆ خۆم بینیومە تەنانەت ئاژەڵی لادەکانشیان یاوەتە بەر دەسڕێژی گولە لە ئاسمانەوە بە هەلیکۆپتەر. لەبەرەوە ئێمە ژیانێکی هاکەزای ینی باڵێن ژیانێکی سادە نەمانتوانیەوە بژین هەمیشە لەژێر تۆپ و تۆپباران بووین. بەبیرم یەکە مناڵ بووم ئێمە وامان لێ هاتبوو نەمان دەتوانین لە لادیا دانیشین ڕامان دەکرد لە ئەشکەوتەکان لەوێ بە شەو بە ڕۆژ لەوێ ئەمانەوە لە ترسی قەسفکردن و لەسەر لە ترسی ئەو ڕوبڕەبوونەی کە ڕوودەدا لەلایەن بە بڵێن نێوان هێزی پێشمەرگەی کوردستانەوە جاش و جێش و حکومەتی بەعسدا لە ئەشکەوتەکانی تر دایکم باوکم دەگەڕانەوە بۆ لادێ خواردنیان دروست دەکرد و بۆ ئێمەیان دەهێنا ینی بەم شێوازە ئێمە ژیانی منداڵیمان بەسەر بردو هەمیشە لە ترس و دڵە ڕاوچێ و ترسدا ئێمە ژیاوین ژیانێکی نۆرمالمان نەبووە ژیانێکی تەندروستمان نەبووە. ئەو ڕۆژە ئێمە تاق بەیانیەکەی با بڵێن لە سەردەمی بەیانەکەیدا دیارە کوڵەجۆ سەر بە ناحەی تیلەکۆیە تیلەکۆ لە کوڵەجۆ ئەتوانم بڵێم هەر چارەکێک دووردا بێ لەوێەوە ینی تیلەکۆ حکومەتی باسی تێدا بوو ناهێبوو لەژێر دەسەڵات و سوڵتەی حکومەتی عێراقیدا بوو لەوێ ئیتر دەنگی تانک و تۆپ و زری پۆشەکانمان دەبیستن هەلیکۆپتەرەکان بە تایبەتی کە دەهاتن بۆ لادێکان دیارە پێشوەخت ئێمەش هەواڵمان بیستە بوو لە دوای کیمیاوارکردنی شاری هەڵەبجە ئەوەمان بیستە بوو کە حکومەتی عێراقی دەستی کردو بە جموجۆڵ و دەیەوێت دەست بگرێ بەسەر تەواوی لادێکانی کوردستاندا بۆیە ینی ئاشنا بووین ئاگامان لێ هەبوو کە بەتەمان بێن و ئێمە گوێمان لە دەنگی هەلیکۆپتەر و دەبابەکان بوو کە دەهاتن بە لادێکەدا. ئێمە لەو لادێیە خەڵکی سڤیڵی ناوچەکە ینی چوونەبان خانوەکانی خۆیان هیچی هەرێکە لە ئاسی خۆی پەڕۆیەکی سپی وەکو نیشانەی تەسلیم بوون و ئێمە مۆزەڕ نین ئێمە خەڵکانێکی سڤیڵین لەسەر خانوەکانیان هەڵیان واسی و وردە وردە شەتا بێت دەنگەکە نێزیکە بۆیە خەڵکەکە بڕیاریە ڕاکات بڕۆنە لادەی ملە سوورە ئیترەوە بۆ ئێمە ڕۆیشتین بۆ لادێ ملە سوورە لەوێ خەڵکی ناوچەکانی تریان کۆ کردبەوە ئەو خەڵکە هەمووی لەوێ کۆ کرابەوە ئەو ئەرزە ڕەشی دەکردەوە ینی لەبەر پچی ئەو خەڵکی کە لەوێ بوو هێندە خەڵکیان کۆ کردبووە ینی ئەوەی من تەقدیرم کردبێ و بە پێی بە دوواداچوونەکانم زیاتر لە 40,000 خەڵکی سڤیڵی ئەو ناوچەیە لە گوندی ملە سوورە کۆ بووەوە
بەچیان گۆشتنەوە ئەمانە طبعا حکوومەتی باس لێ بوو جاش و جێشەکان لێ بوون و کەس و کاری ئێمە باوکو و با بڵێن مام و پیاما خۆڵانی لادێکەوە ڕیش سپی لادێکەوەوانە ڕۆشتیان پرسیاریان کردبوو لەو جاش و جێشەی کە کۆ بووە کە مەسیریان یان مستەقبەلیان بەرەو چۆ دەڕواچیان لێ دێ دیارەوان گوتبیان ئێوە ئۆردگاتان بۆ کراوەتەوە و دەتان بن بۆ ئۆردگا و لەوێ ژیانێکی خۆشتان بۆ دابین کراوە و تەنها لە ژیانی ئێمەش خۆشتر و خەڵکیش بەڕاستی پێی خۆش بوو ینی لەو ڕەزاڵەتی کە هەیە ڕزگاری بێ بۆیە ئیتر بڕیاریان ناکە ئەو خەڵکە بەرن بۆ سمود لە سمود نیشتەجێ بن دیارە و کار ئۆردگای بۆ خەڵکی سیڤیڵی ناوچەکە کرابەوە ئیتر ئەوەی کە تەرەکتەری هەبایە بە تەرەکتەری خۆی دەڕۆیشت بۆ سمود و ئەوەشی نەیبایە حکوومەتی عێراقی ئیڤای بۆ تەرخان کرد بوو ئیڤای سەربازی و خەڵکیان دەخستە ینی شتومەرکیان دەخستە ناو ئیڤایانەوە و بەحساب دەیان بردین بۆ سمود ئێمە بە تەرەکتەر ڕۆشتین ئێمە من باوکم دایکم سێ خوشکم لەگەڵ هەندێک لە خەڵکی لادێکەمان مامم داپیرم پورەکانم ئێمە هەمووی لەناو ئەو مەشینەوە عارەبانەدا بووین و لەگەڵ چەند مەشینەوە عارەبانەیش کە ئەمانش خەڵکی با بڵێن هەر دەوروبەری ئیلادی کوڵەجۆ بوون و هەمووشان ناسراو بوون هەمووشان خەزم بوون ئیتر براین بەحسا بۆ سمود بەڵام بەداخەوە گەیشتینە سمود لەوێ جاش و جێش دەوروبەری و ناوچیان گرتبوو و بەبیرمیە ئافرەتی بە تەمەن دەهاتن بەرەو پیریمانەوە دەگریان لە خۆیان لەیە بە قژڕنین نانە کورد بوون سمود ینی ڕزگاری ئۆردەگایەکی زۆرە ملەیە بۆ خەڵکی لادیەکان دروستکرا بە حکوومەتی عێراقی دروستی کردبوو بەڵام ئەو ژنانە کورد بوون جاشەکانیش بە کلاشکۆف و بە فیشەکی گەڕار من فیشەکانم دەبینی تەقیان لێ دەکردن بەم لا بۆ لایەندا بۆی بترسێن و نێنە پێشەوە بەداخەوە خەڵکەکانیان ئاوا دوورخستەوە لە ئێمە ئیتر ئەو قافڵەیە با بڵێن بەردەوام بوو لە ڕۆیشتن گەیشتنە کەلار لە کەلاری شەر نەوەستان لەوێش دیسانەوە جاش و ژێش ئەو سەری جادەکەی گرتبوو و بەڕێکەوتین بەرەو قۆرەت و براینە قۆرەت و لەوێ سەربازگەیەکی ئاسکەری لێ لە قۆرەت و ئەم سەربازگەیە کردبوویانە با بڵێن بە زیندانی بۆ خەڵکی سیڤیڵی ناوچەکە ئیتر ڕۆیشتی ناوێ بەداخەوە کە چی ناوێش ینی جێگاکە زۆر پیس بوو زۆر شوێنێکی ناخۆش بوو و ینی مەلامەحی جەنگی ئەبەخشی لەبەرەوەی هەمووی قەوانی دۆشکە و فیشەکی دۆشکە و ئەو شتانەی تێدا بوو ئیتر خەڵکی ئەوەی کە ئەحتمادی کرد بۆ سەرەوەی کە خۆی هێنابوو ینی لە ڕووی با بڵێن خواردن و خواردنەوە و بابەتانەوە حکوومەتی عێراقی ئەوەی پێ نەدەدەرەنگ بۆ مای دە ڕۆژ ئێمە لەوێ ماینەوە لە قۆرەت و ماینەوە ئیتر لە پاش دە ڕۆژ براین بۆ تۆپزاوە بە سیارەی عەسکەری مەدەنی هەمووتان کە لێ کۆکراونەوە تۆپزاوە بەڵێ ئێمە هەموو لێ کۆکراینەوە ئیتر بە سیارەی عەسکەری لە ژن و منداڵ هەمووی تێکەڵ بوون پیا و تێکەڵ بوون لەوێن دەر ئیتر بە سیارەی عەسکەری و بە سیارەی مەدەنیش گوازراینەوە بۆ تۆپزاوە ڕۆشتین بۆ تۆپزاوە ئەویش لە کەرکووکە لە پارێزگای کەرکووک در هەر بەگەیشتمان بە تۆپزاوە تەبان لەوێ پیا و ژن و منداڵیان لە یەکجا کردەوە پیاوەکان بەجا لە شوێنێک گۆستا بوون و ژن و منداڵش بەجا لە شوێنێک گۆستا بوون من بە بیرم نییە ئاخر جاری کردەوە ینی بۆ ئاخر جار بوو باوکم بینیەوە هەر لەو کاتی دابشکردنەکانمان بوو لێ جاکردنەوەکانمان بوو من لەگەڵ باوکم قسەم کردی ترەوەش هەم قسەی لەگەڵ کردم گوتی من تۆ ئیتر لەمە دوای لە جێگەی منی و ئاگداری خوشک و دایک و ئەوانت بە 15 دیناریشی پێیان گوتیم 15 دینارە ئەگەر ڕۆیشتن بۆ بازار شتۆمەشی پێ بکڕەوە خوشکەکانت کەس نەیدەزانی چی لێ دێت ینی بەرەو چۆ دەڕوا مەسیری بەرەو چۆ دەڕوا و بەڵام ئەوەی کە تەسەوڕمان ناکردەوە بوو کە گولەباران بکرێن کەڕەمی بکرێن کە مستەقبەلمان کوشتن بوو لەو سەحرایانەی عەرەبستان من 12 ساڵان بەڵێ من بۆ خۆم تاقانە بووم تاقە کوڕ بووم لە ماڵەوە بەڵێ ئایترەوە لە کاتی سەڕەی ئەم هەمووانیان وەستان بەڕیز و لەیەکیان جاکردینەوە ژن و منداڵ بەجیا لە شوێنێکدا دەوەستاین و پیاوەکانیش بەجیا لە شوێنێکدا دەوەستان بەڵامی ترەوە بوو کە
باوکم دەستی کرد بە قسەکردن لەگەڵم گوتی کوڕم ئیتر ئاگات لە دایک و خوشکت بێ تۆ ئیتر لەمە دووە پیاوی ماڵی تۆ لە جێگەی منی و ئەمەش 15 دینارە بات بدەمێ ئەگەر ڕۆیشتن بۆ بازار شتومەشی پێ بکڕ بۆ خوشکەکانت ئیترەوە من آخر جار بۆ باوکم بینی دوای ئەوە نەمبینیەوە بەداخەوە جا کراینەوە پیاوەکان بەجا طبعا ئەمە لەناو سژنی تۆپزاوە هەمووی ژوور ژوور بوو هەمووی قاعقاع بوو قاعی گەورە گەورە پیاوەکان بەجیا دەخرانە قاعەیەکەوە و ژن و منداڵیش بەجودا دەخرانە قاعەیەکەوە یعنی من بەبیرم نییە وەزعی پیاوەکان زۆر خراپ بوون خواردنیان نایانێ تەنانەت بۆ سەر ئاوی شنیان دەبردن من مناڵ بووم تۆزی عجول بووم ئیتر خواردن و شتەکانم کۆ کردەوە ئەوەی کە دەدرا بە ئێمە بۆ خۆمان هەندێکمان لێ دەخوارد بۆ هەندێکشمان دەخست بەلاوە سەیڤمانە کرد خەزمانە کرد بۆ ئەوەی لە فرسەتێکە من بیەم بە پیاوەکانی تر ئەوە ڕۆیشتمە دەرەوە لەگەڵ سەربازەکان جاری وا هەیە ئەوە نییە ئەیان گوو مەسەرەن کێ ئەوێت ناو قاعەکان بشوە یان ناو مەطعەمەکە بشوە ئیتر من پێش هەمویان دەستم بەردە کردەوە ڕامەکە لە پێش دەرگاکە بۆی یەکەمی کەس بچمە دەرەوە لەگەڵ خۆشماوە خواردنانە خستبە ناو باخەڵی شڕواڵە کوردیەکەم تر هەرگە دەگەیشت بە پەنجەرە یان با بڵین دەرگای زیندانی پیاوەکان لەوێ یەکسەر خواردنەکەم تێدەگرتن تێپڕدان بەڵام وەزعەکەیان هێندە خراپ و خواردنیان پێ نەدرا بڕوا بکە ینی ئەوەی لەو قاعیا بوو ئەکەوتە سەر ئەو بەشە خواردنەی کە من فڕم بدایانەوە بۆ ئەوەی هەر کەسێک لە ئاستی خۆی پاروێکی دەستکەوێت و تەنانەت بۆ سەراوی شنیان دەبردن هەر لە شوێنی خۆیان دەستیان دەگەیان بە ئاوە بە شەڕ جەمەدانەکەی یان بە پشتێنەکەی بانیان دەپۆشی طبعا ئێمە بۆ ماوەی 30 ڕۆژ لێ بووین لەو 30 ڕۆژە ئەوەی کە من بینیم پیاوەکانیان دەبردن پێشژن و منداڵ پیاوەکانیان دەبردن پیاوەکانیش دوو سێسێ کە لە بچیان دەکردن ڕوت و قوتیان دەکردنەوەی چیان لەبەردە نەهێشت بەس شتێکی ژێرەوە دەرپێ کورتێکی ژێرەوە ئەگینا هیچیان لەبەردا نەبوو ڕوتیان دەکرد و دەیان بردنی تر نەمان دەزانی بۆ شویان دەبن نەدەبینرانەوە جارێکیکە و ئەوەی کە من بینم لە ناو زیندانەکەدا ینی دوور لە هەموو عادات و ئەخلاقێکی ئاینی ئەخلاقێکی مرۆڤایەتی ئینسانی ئەمە کە هەر ڕێگە پێدراو نییە بە تایبەتی لە شەرق ئەوسەتا ینی من بینیمە ئافرەت منداڵی بووە بەڵام سەربازانی دەوڵەتی عێراق دەهاتن لە پەنجەرەکانەوە سەیری گیانی و ئافرەتیان دەکرد وە پێ دەکردن یانی وەکو ئیهانەکردنێک وەکو سوکاتیکردنێک بە ئافرەتانی گەلەکە منەتەوەکەم دەمبینی لە زیندانەکاندا مەسەرەن دەگەڕان هەر کچێک جوان باە دەیان بردن ئیتر ئەو کچە بە هیچ شێوازی جارێکیکە نەدەگەڕایەوە ناو زیندانە و سەرنوگونیان دەکرد کەس نەیدەبینی ئێمە بەم شێوازە ینی ژیانمان بەسەر دیارە وردەکاری زۆر تێدایە بەڵام لەبەر بۆی کاتەکە کات زۆر نەگرم ئێمە بۆ 30 ڕۆژ ماینەوە لەوێ بەیانێکیان زوو تقریبا 30 سیارەیان هێنا ئەم 30 سیارەیە لە ڕەنگی سەوز و سپی و لە شێوازی با بڵێن سەلاجەیەک 4 تاعی لە ژێرا بوو هیچ جام و پەنجەرەیەک و یان دەرگایەکی ئەوەی نەبوو ینی کراوە بێ بۆ ئەوەی کە هەوایەک شتێک بێتن ئەوە کەپس بوو مەقەپەت بوو بەیتر بە زلە و بە پاڵنان و بە گوێنان و بە قسە و ئەوانە هەموو ئەو خەڵکیان دوور بێت لەوان بۆکو مەڕووماڵات فڕایە ناو ئەو سیارانەوە لیان دەستیان کرد بە لێخۆڕین تاوی ڕۆژەکە بە ڕێگاوە بووین ناو سیارەکە زۆر گەرم بوو خۆڕەکە لی دەدا ینی وەکو تەنووری لێ هاتە بوو ئەوەی کە من بەبیرمێ دوو کچ سێ کچ بوون لە ناو سیارەیە لەبەر کەمی خۆراک و هاتوچۆی با بڵێن هەوا و ئۆکسیجین گیانیان لە دەستدا و هەر لە ڕێگادا من بەبیرم بێت ئافرەتێک بە ناوی پیرۆز دیارە من ناوە شەهیدی سەرکردا ئەمە ئافرەتە دووژیان بوو ینی لە کاتی منداڵبووندا بوو لەسەر پشت کەوتە بوو و کەفی سپی بە دەمیا دەهاتە خوارەوە وەزعی زۆر خراپ بوو منیش هەر ینی لە خۆمەوە داوام کرد لە پورم لە دایکم تینومە لە تونی داخەرکە دەخنشە مەگەر ئاوێکم بەنێ ئاوتان پێبێ نازانم چۆن پورم مەتارێک ئاوی بەدزیۆ لەگەڵ خۆی هێنا بوو سەرقاپی ئاوی یا پێم لە مەتارەکە منیش چاڕێم کرد هەتا لەگەڵ دایکم دەستیان کرد بە قسەکردن هەر ناو سیارەکەدا بەدزیەوانەوە ئاوەکەم دەکردە دەمی ئەو ئافرەتەوە کە دووجیان بوو بۆ جاری دووەمی شەمان شتم دووبارە کردەوە
ئیتر دوای دەرداخە شارێکێک هەستم کرد ئافرەتەکە ینی هۆشی هاتەوە سەر خۆی و باشتر بوو ئەو کەف و شتە سپێ بەدەمیەوە بوو نەما وەزئی ناو سیارەکە زۆر خراپ بوو خەڵک بێزار ببوو لە گیانی خۆی هەمووی وڕ و گێژ و کاس ببووین وەکووتم خواردن نەبوو ئاو نەبوو هیچ شتێک نەبوو و لەپڕ ئەوەی کە من هەستم پێکرد لەسەر جادەی قیر لایەن ناسیارەکان وە بە جادەیەکی خۆڵا ڕۆیشتن ئەویش بە حکمیەوەی کە سیارەکان تاسە شتیان زۆر دەکرد زانیم و هەستم کرد کە لە جادەی قیر لایەناوە بەسەر جادەی گڵدا دەڕۆن تقریبا بۆ 30 دقه بەم شێوازە سیارەکان ڕۆیشتن بۆ 40 دقه 30 دقه ڕۆیشتن وەستان لە پڕکە وەستان دەرگاکانیان کردەوە و هینیان پێ بوو مەتارەی ئاویان پێ بوو هەندێک ئاویان ناپێمان و پێم وایە ئەو ئاوا جۆرێک لە جۆرەکان لە موادی مخەدەری تێدا بوو بێ چون لە کاتی تەقەکردنەکان کەس هاواری نەدەگرت کەس نەدەگریا جۆرێک لە مادەیەکی سڕبوونی تێدا بووە ئەو ئاوا بۆ خۆم یعنی من کە فیشک بەرمکەوت نەگریام و ئەسڵان ئەساسش بە ئازار ئیتر لەوێن دەر کە داگیران و ئاویان ناپێمان دیسان دەست و چاومانیان بەستەوە و هەم بە پاڵان و ئەوە نیە بە شەختی هەڵانەوانە خراین ناو سیارەکانەوە دیسان و دەستیان کرد بەڕێکردن بەڕۆیشتن من هەر لە ناو سیارەکەدا یعنی بە پەلا هەر توانیم دەستی خۆم و چاوم بکەمەوە لە پڕ سیارەکان وەستان کە وەستان دەرگایان کردەوە کە دەرگایان کردەوە ئەوەی من بینیم چاو بوو لە شێوازی تەسەسول بە تەنیشتێکەوە بە شۆفڵ هەڵکەنرابوون و ئێمەیان دیسانەوە بە زۆر و بە پاڵ و بە شەق فرایەناو ئەو چاڵەوە ئەیتر هیوایتیا بوو پاڵ کەوت بوو هیوایتیا بوو دانیشت بوو تۆزێک وەستان لە بینی خۆیاندا و قسەیان دەکردەوە کات من عەرەبیم نەدەزانیم بەڵام ئەوەی کە دەمبینی سەربازی عێراقی بوون بێری سووریان لەسەر بوو جلی مەغاویریان لەبەر بوو هەندێکیان جلی سەوزیان لەبەر بوو بێری ڕەشیان لەسەر بوو کلاشکۆفیان پێ بوو دوو مازنەکانیان بە تێپ بەستا بوو بە یەکەوە و لەناو چاڵەکەی تەبعانی تر من داڵغە بردمەوە بۆ ژیانی لادێ و بۆ چاوشارکێی لادێ و بۆ تەشیلانکردنی یاری لادێ و ئەوانەی تر لەپڕ بە ئەمنی تفەنگەکەی بە ئاگا هاتمەوە ئەمنەکەی تەرەزان و دەستیان کرد بە تەقەکردن بەناو ئەو خەڵکەدا هەر چاڵی دوو جوندی دوو سەربازی عێراقی لەسەر بوو تەقەیەکی زۆریان کرد بەناو ئەوانی تر بەڵێ هەمویان چیان بەسرا بوو ئەوەی کە من بینیم تەنانەت و ئافرەتی کە ناوم لێ ناوە شەهیدی سەرکردە بەڕاستی شەهیدی سەرکردەیە ینی ئەوەی کە من بینیم عەقڵ تەسەووری ناکات زمان لاڵە بێ وشکە بێ هێندە فیشەکیان پێوەنا زکی یەکاڵا بوویەوە دڕا منداڵەکەی لێکەوتە خوارەوە بە منداڵەکەشیان نایە بەردەسڕەشی کولا فیشەک لە کاسەی لەسەریەوە دەهاتە دەرەوە خوێن و مۆخ و ئێسقان هەمووی تێکەڵکە بوو بەسەرێکدا لافاوی خوێن لەو ئەرزایە هەستا دایکم بینی دایکم ئافرەتێکی گەرم ڕەنگی گەرمیان بوو و پەروەردەی دۆڵ و کانیا و چیاکانی کوردستان بوو دایکم ئافرەتێکی متەدەین بوو ئیسلام بوو نوێژ و تاعات و ڕاحاتی خوای دەکرد سەرپۆش لەسەر بوو بینیم فیشێکی یانا بەسەریەوە سەرپۆشەکەی لە سەری کەوتە خوارەوە خۆشکم فیشەکێک بەر ڕوومەتی کردیای لێرەی لە پشتی سەرەوە پسەریەوە فیشەکە هاتە دەرەوە خوشکێکی کەم فیشەکەوەی کە من بینیم بەچان فیشەک لە دەستیا بوو بڕاب کە خوێن لێرە وەکو بەلوعیاوە هاتە دەرەوە ئەو ئەرزە لە ژێرمانە دەلەرزیەوە یعنی ئەوەی کە من بینیم ڕۆڵەن حەشر و نەشر من دەوە چ بڵم درۆیە حەشر و حەشر نەشر نییە ئەوەی کە ڕوویاوە حەشر ڕۆژی حەشر و نەشر بوو یعنی ئەگەر لەو دنیاش هەبوو بێ لەم دنیا بەسەر ئێمە میلەتی کووردا تاقییان کردەوە ڕۆژی حەشر و نەشر جێبەجێیان کرد و تەطبیقیان کرد من تر فیشەکێک بەرشانم کەوت فیشەکێکی لە شانم هەستام لە شوێن خۆم وەڕام کرد بەرەو ئەو سەربازەی کە تەقەی لێ دەکردین بە عینوانی پاڕانەوە لە بۆچی تەقەمان لێ دەکەن ئێمە فەقەت خەڵکی سڤیڵین ئێمە ژن و منداڵین لەسەر چی وە لە پێناو چی دەمانکوژن بەداخەوە بەڵام ئەو تەقەی لێ نەکردم کە من ڕۆیشتم بەرەو ڕووی وەستا هەندێک
سەیری کردم و هەستم کرد جۆرێک لە خەفەتباری پێوە دیارە تەنانەت چاوەکانی پڕبوون لە فرمێسک بەڵام ئەوەی تەنیشتیان بە دەنگێکی بەرز بە عەرەبی تێخوڕی و هاواری کرد بەسەریدا من عەرەبیم نەدەزانێ و کاتە ئیتر کردی بە خۆڵمدا و فڕمیایە ناو چاڵەکەەوە دیسانەوە دەستیان کرد بە تەقکردن تەقەیەکی زۆریان کرد ینی وەکوتم لافاوی خوێن هەستا بوو ئەو ئەرزە ئەدوت بوومە لەرزە لێدا ینی هەمووی لەبەر ئەو زەختی ئەو فوشەکە کە بەر ئەرز دەکەوت دەلەریەوە لە ژێرمدا یعنی بەلای دەم و چاوم بەلای سرمدا بەلای قاچمدا بەلای زکمدا ینی چاوەڕوانی ئەو بوو کە فوشەکێ لێم بە بەداخەوەی تر لەو ماوەی تەقەکردنا یەک دوو فوشەشکە بەرپشتم کەوت ئیتر من لێدا خۆم کرد بە مردوو هەوڵی ئەوەم نەیە کە دیسانەوە جاریشکە بڕۆمە دەرەوە خۆم کرد بە مردوو هەتا تەقەکان کۆتایی پێهاو کە وەختی تەقەکان کۆتایی پێهاو سرم هێنایە دەرێ لە چاڵەکە بینیمی تر لە بینی خۆیاندا قسە دەکەن سەربازەکان ینی سەر چاڵەکان کەسی لێ نەماوەوانە ئەوان مهمەتی خۆیان تەواو کردو ئیشی خۆیان جێبەجێ کردووەوانە لەو کاتەیە من ویستم بڕۆمە دەرەوە کچێکی منداڵکار دەتوانم بڵێم هەرەو کاتە تەمەنی 8 ساڵێکە بوو بێ جوڵایەوە لە تەنیشتمەوە گوتم بەریناری گوتی نەخێر بەڵام سەر قاچم هەمووی تەرمە گوتم دەستم بەرێ ڕاکە با بڕۆین گوتی من دایکم بەجێ نایڵم و لە سەربازی عسکەری دەترسم نایم هەندێک هەوڵم ما لەگەڵی بەڵام بەداخەوە سەرکەوتو نەبووم ئەمە تقریبا کاتوانم بڵێم دنیا تاریکی کردووە بۆ بە شەو بزەبت کاتەکە توانم بڵێم سعات 8:09 شەو بوو بێ ینی بزەبتەوە نییە کاتەکەم لابێ بەڵام 8:09 شەو ئەوانە و ینی کاتی شەو ئێمە بە ڕۆژ هێنراین لە تۆپزاوە لە بەیانەکەی زۆر تا ئێوارەکەی شەب داوام دێکردن هاتی تر من ناچار بەزگە خشێ بەسەر لاشەکاندا چوومە دەرێ و ینی وەکووتم ببوو بە لافاوی خوێن ینی قاچمە خلیسکا بەسەر لاشەکانەوە دەستم بە خلیسکا بە ناو خوێن و بەسەر لاشەکان و بەسەر تەرمدا هەندێک جار پەنجەکانم دەچوون بە شوێنی فیشەکدا کە لە جستەی ئەوانیان نابوو وەیە بەسەر چاڵەکانە چوومە دەرەوە و لەبان دڵی چاڵەکە کە شۆفڵەکە هەڵی کەندوو بەدەست هەندێک هەڵم کەندووە خۆمم تیا حەشاردا و سەیری سەربازانی عێراقیم دەکرد بزانم چی دەکەن و چۆن ڕێگە چارێک دۆزمۆیان مەجارێک فرسەتێک دۆزمە ڕاکەم ینی خوا مەبەستیەوە بوو کە ڕزگارم بێ خوا مەبەستیەوە بۆ تاوانای بەشاردەوەی نەمێنێتەوە دەتگوت کەسێکم یانی تەمەنێکی منداڵی 12 ساڵی تا زۆر قورسە ینی ئەتگوت کەسێکم هەموو ژیانم لە جەنگدا سەرف کردووە ینی بەقەت کابرایەکی 7 ساڵی من خیبرەم لە بواری ئەسکەری جەنگدا هەیە چون ئەمە هەمووی خوا خست پێ بێشمەوە ئەو مەیلی لێ بوو کە من ڕزگارم بێ لە ناو هەزارەها خەڵک دەستنیشانی تەیموری کرد بوو کە ڕزگاری بێ چونکە ئەزانێ قابلیەتی من چییە و چۆنە و من ئێستش بە تەنیا هەر چۆن وەکو بە تەنها ڕزگار بووی ناوە گۆڕە بە کۆمەڵانم ئێستا شەر بە تەنها شەڕ بۆ پرسانەکەم ئەیترەوە بوو سەیری چاڵەکانم دەکرد با بڵێن عەفو سەیری جوندەکانم دەکرد بە چواردەوری چاڵەکانم دەهاتن دەڕۆیشتن و تەنانەت بە سیارەی لانکرۆزەریان پێ بوو گڵۆپی ناو باڵێن سەقفی سیارەکەشیان داگستانە بوو کاری دەکرد بۆیە بن بەڕوونی هەمویان دەبینی ئیتر وەختێک کە دەگەیشتنە پشتی من دیسانەوە بەسەر زک خۆم دەخشانە خوارەوە بەسەر چاڵەکاندا و با بڵێن چۆن بە هێواشی و لەسەرخۆ و خۆم نزمە کردەوە ڕام دەکرد بۆ چاڵێکیکە تقریبا بەم شێوازە من 34 چاڵم بڕی لە ئاخر چاڵە ئاگام لە خۆم نەما ئاگام لە خۆم نەمدا نەما نازانم خەوم پیاکەوت مردم لە هۆش خەو خۆم چوم نازانم چونکە خوێنێکی زۆرم لێ ڕشا بوو و نە ئاوم خوارد بووە نە نانم خوارد بوو نە هیچ ینی تاوی ڕۆژەکە بەڕێگاوە بوون بەڵام ئەوە نازانم کەسێک هاتە ژوور سەرم جلوبەرگێکی سپی لە بەرا بوو پیاوێکی ئەسمەری ڕیشێکی تەنیشی هەبوو باڵا بەرزێک بوو زایفکارە قاچی بستێک لە ئەرزەوە دوور بوو منیش هەستمە کرد بە ئاسماندا دەڕۆم ینی ئەو هەستەم لا دروست بوو هەستمە کرد بە ئاسماندا دەڕۆم ئەو جێگایی کە من بە ئاسماندا دەڕۆم وەکو چۆن بڵێ هەورێکی کاڵ بوو بەڵام چواردەوری با بڵین تەنیشتی ئەم لاولای هەورێکی ڕەش بوو یان دەرگوت ڕێگایەکە بە ئاسماندا دەڕۆیشتم هەستم کرد لە ئاسمان بووم
بەڵام ئەم کەسە سێجار بانگی کردم گوتی تەیمور هەستە تەیمور هەستە و لەو کاتەیە کە بەخەبەر هاتمەوە چۆن بڵێن یەکێک ڕێبکا بەسەر گڵدا و گڵ لە ژێر قاچەکانت بێتە دەرەوە هەندێک گڵ کەوتنە نێو چاوانم بە پەلە تەکاندم بەم شێوازە و سرم بەرز کردەوە بینیم کەسی لێ نەماوە سەربازانی عێراقی ینی مهمەتی خۆیان تەواو کردەوە هەموو خەڵکە سڤیڵ و منژن و منداڵیان شەهید کردەوە ڕۆیشتن شۆفڵەکان تەمان لەو کاتشا شۆفڵ ئیشی دەکرد کە من ڕام دەکرد ئەو بەشێم لەبێت چوو بانی ئەو خەڵکیان ناوبوو و هەموو ڕۆیشت بوون کەسی لێ نەماوە بۆیە ئیتر منیش ناچار منی ڕێگام گرتە بەر ڕۆیشتم سەحرایەکی برینار بەڵێ شانم برینارە پشتم برینارە تەنانەت دەستمە گرت بە دەمەوە لێرەوە لە ژێر باڵم خوێن و هەناسم بەیەکە وەکو مارە ئەی فیشکان هەناسم لە ژێر باڵمەوە هاتە دەرەوە ئەوەم زۆر خراپ بوو خوێنێکی زۆرم لێ ڕۆیشت بوو بەرحاڵ ملی ڕێگام گرت و ڕۆیشتم بۆ ماوەیەکی زۆر ئاوڕمایەوە سەر شوێنی گولە بارانکردنەکە بینیم گڵۆپی سیارێک لەوێ کار دەکات زۆر ترسام ومزانی سەربازانی عێراقی بە منیان زانیوە و دیسانەوە دەیانێت بێ بمگرن وە بمبەنەوەێندەر و شەهیدم بکەن بمکوژن بەڵام هەر لەوێشە لە ئەو ناوچەیە هەمووی زۆربەی لەمە لەوە چێسە گۆڕابێت بەڵام ئەو ناوچەیە زۆربەی لەمە و سەحرایە هەر بەدەست لەوێ چاڵمکەن و خۆم تیا حەشاردا هەتاوەکو و سەیری سیارەکەم دەکردن ئیتر لە پڕ گڵۆپی سیارەکە کوژایەوە منیش بە فرسەتم زانی بڕۆمە دەرێ چوومە دەرێ و ئیتر ماوەیەکی کە ڕۆیشتم لەو ناوچێشتا لەو بیابانەدا جۆرە دڕکێک هەیە پێی دەڵێن ئاگۆڵ لەوێ لەناو عەرەبەکان لەو سەحرایە حوشترێ خوان لای خۆمان پێیان دەڵێن پێی دەڵێن حوشتر خوار بەڵام ئەو کات زۆر بەرز بوون یعنی لێم ببوون بە سەربازی عێراقی لە پڕ دانێک لێرە هاتە پێشم ڕام دەکرد بە لایشکە لەوێ دانیشکە هاتە پێشم بە لایشکە ینی بەو دەشتیا بەملا بەولا بە زیگزاگە ڕۆیشتم و هەر بە بیرمێ لەو کاتەیە ئەو 15 دینارێک کە باوکم یابووی بە من بۆی بەکاری بێنم بۆ خوشکەکانم ئەگەر ڕۆیشتم بۆ بازار بەداخەوە نەیدەزانی ینی ئەمە بۆکو لە بارانکردن و وەڕەمیکردن دەبرێن 5,000م کرد بە ڕای خودا و مەوری پێغەمبەر کە بمگەێنتە سەر ڕێگای ڕاست و دەربازم بێ ماسافەیەکی زۆر ڕۆیشتم تارمایەکی ڕەشم دەبینی لە دوور سەحرایە تەمان ئەم دەشتە هەرچیم دەکرد نەدەگەیشتم بۆ تارمایە نەمدەزانی چییە و ئاگرێکش لە دوور ئەگڕێت بە ئاسمانەوەیە پێی دەڕۆم هەرچەندە ڕۆم پێی ناگەم ئەلەم بابەتەیە وتر کۆمەڵێ سەگ هاتم بووم کۆمەڵێ سەگ هاتم بۆم دەستیان کرد بە وەڕینەوانە من هەم زۆرم پێخۆش بوو و هەم دەشترسام لەوەی کە سەگەکان ئازارم بن و لە هەمان کاشتا پێم خۆش بوو چون بە حکمیەوەی خەڵک لە لادێدا و کاتە بە حکمیەوەی کە من لە لادیا ژیاوین سەگ و شتیوان ڕاگیر دەکەنەوەوانە زۆرم پێخۆش بوو وەڵا هەر ڕۆیشتم ناچار سەگەکان نێزیک بوونەوە منیش دانەویمە ئەرزەکە بەردێک هاتە دەم دەستمەوە دیام لە سەگەکە دەستی کرد بە وەڕین ئیتر لە پڕ کابراایك لایتێکی لێە من نەمدەزانی چی باسە بەس شەوقی لایتەکەم بینی لە دوورەوە بە زمانی عەرەبی قسەکە من لی تێناگەم خوایە کەوتومەت شۆ لە شوێکی گۆشێکی هێم دنیاەدام بۆ من لە زمانیم کابراایە تێناگەم منیش پێم گوتبوو کە سوکارمیان هەموو کوشتووە و بۆ خۆم برینارم بم بە بۆ خەستەخانەی کەلار بۆی عیلاج بکەن ئەوش لە وەڵامدا گوتبوو ئەمە تەمان دوایەوە کە فێر عەرەبی بووین ئەوانە قسەی کردبوو من چیم پێ گوتووە ئەوش چی بە من وتووە منە تەمانە لە بیرم چ بۆ چیم پێ گوتبوو وتی واو بە من گوتووە منیش پێم وتووی کە ئەمە پێرە پارێزگای سەماوەیە کەلار نییە بەخوا بەم شێوازە ئیتر برمیانە ژوورەوە سیرەکەم ماڵێکی هینە دەوار نشینە بەدەوین ئەمانەی کە مەڕ و ماڵات بەخێوەکەن لەوێ ئافرەتێکی بە تەمەنی تێدا بوو کچێکی هەرزەکاری تێدا وا بڵێن توولەک بۆیانی پێگەشتی بوو هاوتوان بڵم 15 ساڵێکی بوو بێ لە نێو ئەو دەوارە ڕەشیا بوون بۆ خۆی لەوێ بوو ساحب ماڵەکە ئیتر دا نام لەسەر جێگا خوارد و شتیان بۆ هێنا من بەڕاستی خواردشتن پێ نەدەخراوانە ئیتر ئەو شەوە من لەوێ طبعا ئەوان پێشەوەی بنوم جلوبەرجی کوردیەکان لەبەرداکەنم و هەمویان سووتان دژلاشێکی عەرەبیان لەبەر کردم و ئیتر شەوەکەی نووسم بەیانی هەستام لە خێمەکە هاتمە دەرەوە ئیترەوەی کە بینیم سەحرایەکە هەمووی زەر دەکاتەوە
هەتا چاو بڕکە هەر چۆڵی و بیابانە یعنی وەکو لای خۆمان نییە کوردستان شاخ و چیە و ئاو و کانیاوەوانە من بەم ناوچەیە نامۆم خوایە بێ لەکوێ بم ئەمانە چین ئەی باشە قەینام جلوبەرگانە چیە لە بەریانانی پیاوەکان دژداشیان لە بەرگردن لای ئێمە مەسەرەن ئافرەت شتیوا لە بەردەکاوانە من چکە نم عەرەبم نەدەناسی و عەرەبم نەدەزانی عەرەبیم نەدەزانی و عەرەبیشم نەبینی بوو نەمزانی پیاوەکانش ئەمە پێی دەڵێن ئەمە جلوبەرگی پیاوەکانە پێی دەڵێن دژداشە لەبەری دەکەن بۆ ماوەی 3 ساڵە ناو عایلەیە مامەوە ئیترەوە بوو لەو دەوار نشینانە لە دەوارەکانە بڕیاریانە بن بۆ لادی ئاشم ئەکەوێتە پارێزگای سەماوە ئەو لەوێ لەگەڵیان ژیان بەڕاستی لەگەڵ هەمان عایلە بووم ئەمانە ماڵیان هەبوو لە ناو شاری سەماوە ناو پارێزگای سەماوە و هەم لە دەوروبەری لادێکانی سەماوە ئەمانە عاشرەتی ئارزەیادن توان بڵم سێ بەشی ئەو ناوچەیە تەکمیلاکەن عاشرەتیشی گەورەن و ماڵانە ماڵی شیعەن عەرەبن و بەڕاستی بەمانای کەلیمەیان ئێمانە کورتپەروەر بوون ژیانی خۆیانێ و ماڵ و منداڵ و عاشرەتەکەشیان خستەمە ترسیەوە لە پێناو منداڵێکی کووردا و طبعا ئەمە مەئەسات و بەدبەختی و یادوەری خۆش و ناخۆشی زۆر تێدایە بەسەرهاتێکی زۆر دوور درێژ ینی دەتوانم بڵێم 4-5 ساعتمانەی ئەمە باسیێن بابەتانە بکەین بەڵام بە کورتی پوختی ینی بەڵێ من داوام لێکردن و کوڕێکیان سەرباز بوو لە زاخۆ لەوێ کۆمەڵی برادری کوردی هەبوو ئەوەی ڕاستی بێ لە بیدایەدا سیقەی پێ نەدەکردن نیانی دەناسی هەتا وەکو ئەوەی نییە برادرات و علاقات دروست بوو کوڕێکی ناسی بە ناوی ئەسعەد خەڵکی دەوروبەری ناوچەی زەڕایەنە وەزان نەسر بوو لە نەسر دانیشتن ئەگەر هەڵە نەبوو بێتم ئەم کوڕە عەرەبەکە لەگەڵ ئەو سەرباز بوو ناوی ساڵح بوو ساڵح گەڕایەوە بۆ سەماوە و لێش من داوام لێ کرد گوتم من کۆمەڵێک کەس و کارم ماون بۆ هێما بن لە کەلار و دەوروبەری ئەگەر بتوانی کەس و کارەکەم دۆستەوە سپاس دەکەم و پێم خۆشە بگەڕێمەوە ناویان ئیتر بەرحاڵە و عینوان و ناونیشانەی کە من نابووم پێی ئەو یابووی بە ئەسعەدیش یابووی بە باوکی بە تەمەن بوو ینی ترسی لەسەر نەبوو یان با بڵێ شکی لەسەر نەبوو لە سەرقەڵا لەوێ ماڵی پورمی دۆزیەوە ئیتر ناونیشانی ماڵی مامیان ناپیان لە کەلار ئیتر هاتنە کەلار لەوێ ماڵی مامیان دۆزیەوە بڕیاریاننا بێن بۆ سەماوە لێوە من بهێن ناو کوردستان ئیتر کە هاتن طبعا پێشەوەی بێن بۆ سەماوە ئەو ماڵە عەرەبە ڕێکەوتنیان لەگەڵ من کرد گوتیان ئێمە لە ناو مناڵەکانی لادێکەیە هەمووی کۆکەینەوە و تۆشە خەینە ناویانەوە ئەگەر ئەمانە بەڕاستی مامی تۆ بن کە دێن بۆ دوای تۆ بتبەنەوە دەتناسنەوە وەگەر مامی تۆش نەبن نازانم ناتناسنەوە فێڵێکیان گوتیان نەکەمە تەکنیک بێ هین بە فێڵ بێ لە ئێمە بتیەوە کەش بین و لەناو ببرێن بۆیە من موافق بووم لەسەر پێشنیارەکەیان بەڵامی تر هەر لەگەڵ مامەکانم بینی هات لە خوارەوە لە سیارەوە بە جلوبەرگی کوردی و بە جەمەدانی کوردی و بەڕاستی خۆم پێ نەگیرا ڕام کرد بەرەو لای مام باوشم پیا کرد تر هەمەوان دەستیان کرد بەگریان هەم من دەستم کرد بەگریان گەڕاینەوە لە دیوەخانی لادێکە دانیشتین و لەگەڵ سەرەوەی عەشرەت و پیا و ماقۆڵانی لادێکە دەستیان کرد بە قسەکردنەوەوانە ئەنجا ماڵە عەرەبەکە وایان لێ هاوتیان کاکە ئێمە کوڕی خۆمانە تەیمور ناویشیان گۆڕی بوو ناویان نابوو بە عەلی و بە عەلاوی بانگیانە کردمە عەلاوی تازە کوڕی خۆمانە ئێمە ناتانەینەوە وەڵای تر بە هەر شێوازێک بێ ڕێکەوتن کە من مانگێک لە کوردستان بم و مانگێک لە سەماوە بم لەگەڵەوە ترەوە بوو شەڕی کۆیت و با بڵێن و ڕاپەڕینی ساڵی 1990 بەسەرها ئیتدا بڕین لە یەکتری بەڕاستی بۆ هەندێکشان لە ئەمریکان و هەندێکشان بۆ خۆم ڕامکەشتن بۆ ئەمریکا و هەندێکشان لە سەماوە نەوانی سەماوە لە ئازاری ینی من کۆنتاکتم لەگەڵیانە و هەر بە تایبەتی لە ساڵی 2019 لە سەروبەندی هەڵدانەوەی با بڵێن گۆڕە بە کۆمەڵەکان ڕۆشتنەوە سەرم لێیان و هەمویانم بینی لەوێندەر ئەو گۆڕە بە کۆمەڵە من بۆ خۆم لێ ڕزگارم بووە و هەر ئەو کاتش ناو دادگای باڵای تاوانەکانی عێراق کە دادگای سەدام حوسێن کرا من بۆ خۆم بە لەژێر ئەشراف و چاودێری دەستگای سیایی ئەمریکا و FBI ئەمریکا گەڕامەوە بەغداد و شایەتیما لە دژی تاوانباران و هەر ئەو کاتیش بە مەحکەمەم گوت ئەگەر ئێوە بەڵگەتان لەوێ فەرمون من دەتامە بۆ سەر گۆڕە بە کۆمەڵەکان بۆیە لە ساڵی 2009 من لەژێر چاودێری جەنابی مام جەلال بەڕەحمەت بێ کات سەرۆک کۆمار بوو ڕۆشتمە سەماوە و سەردانیشی و ماڵە عەرەبەم کرد و هەروەها ڕۆشتمە سەر گۆڕە بە کۆمەڵەکان هەمووین بە
دۆکیومنت کردووە هەمووی تەسویر کردووە و هەموویم لایە بە بەڵگا. ئەگەر بڵێم هیچ نەکراوە شتێکی جزئی کراوە شتێکی هاکەزایی کراوە بەڵام ئەمانە شتەهایەک نین کە پێمان بفرۆشنەوە. یعنی تۆ تەمەشا بۆ نمونە چی کراوە ئەرزە هەر ئەرزەکەی سەدام حوسێن بووە کە لە ڕزگاری بوونی هەبوو وجودی هەبووە دیسانەوە تەوزیعیان کردوتۆ بەسەر خەڵکیە و یەکی وابزان 2 دەفتەر و 40 وەرەقیان پیاون کە خانووی پێ دروستکەن لە کاتێکدا بە پرسی وامان هەیە فقط مێزی ناخواردنەکەی بای 250 وەرەقە و 3 دەفتەر و 4 دەفتەریشە بەما ئەمە پێی ناڵێن ئاوەڕانەوە ئەو ئەم خەڵکە ئەم خەڵکی گەرمیانە یان کوردستان بەعام ینی ئەزیزترین کەسی لەدەستداوە خۆشەویستترین کەسی لەدەستداوە بە دەیان جار ماڵی ڕوکێنراوە لە پێناو ئەوەی کە بەردەستە ئەمڕۆ لە کوردستان. خۆ ئەگەر خوێنی شەهیدەکانی ئێمە نەبایە خۆ ئەگەر کیمیاباران نەبایە خۆ ئەگەر تەسهەیەی هاوڵاتیانی کوردستان نەبووە ئێستش بەچیەکانی کوردستانەوە ئەبووە ئێمە ببوورە پێڵاوی ئەدیداسمان بتڕاندایە خۆ ئێمە هیچ لە ئەو هێزە کوردیانی تر زۆرتر و گەورەترنی و بەقیرەتریشنی بەڵام بۆ کورد هیچ شتێک نەکراوە بۆ کە سوکاری ئەنفالکراوان هیچ شتێک نەکراوە لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی کە سوکاری ئەنفال مەعاناتی هەیە ڕێزیان لێ نەگیراوە یعنی تۆ تەمەشا ئەو جاش و مستەشارانەی کە چاوساغی حکومەتی بەعز بوون کە لادێ وا هەیە لەو گەرمیانەدا ئەگەر کورد خۆفرۆش کوردی خۆفرۆش نیشانی نەدانا سەدام حوسێن هەر نەدەزان دەکردان بەڵام ئێستا ئەوانە ئەمڕۆ لە کوردستان وەکو زمانی سەدام حوسێن باڵا دەستن ڕێز لێ گیراون معەزەز مکەڕەم مدەلەل لە کوردستانە دێن و دەڕۆن ئەنواع وەشکاڵ موچیان بۆ بڕاوەتەوە ژێرخانە و بنخانە و سەرخانە و هەمووی بەڵام کە سوکاری ئەنفال دینار نییە لە باخەڵێ کە سوکاری ئەنفال پارەی مانگانەی ئاوەکەی پێنیان مۆلیدەکەی پێنیە بیا شەهیدەکانمان بۆ نمونە لە هەرێمی کوردستان تۆ 3 شەهیدت بە شەهیدێک بۆ حسابە ئەمە چ ڕەوایە ئەمە لەژێر چی ئاسایەکە تۆ چۆن ئەتوانی 3 کەس بکەی بە 1 کەس لە حکومەتی عێراقدا ئێستا بۆ نمونە شەهیدێک موچەکەی ملیۆنێک و 200 1 شەهید ئەگەر تۆ 9 شەهیدت هەبێ موچەی 9 شەهیدت هەیە هەر لە ملیۆنیش حسابیکە من خەڵکی وا ناسم کە سوکاری ئەنفال هەر لە ماڵێکدا 9 کەسی ئەنفال کراوە بەڵام 2 شەهیدیان بۆ حساب کردووە موچەکەی 900,000 لە کاتێکدا ئەگەر لە حکومەتی عێراق بێ و حکومەتی عێراقش کردوێتی بۆ شەهیدەکانی خۆی موچەکەی 9 ملیۆنە یعنی ئەم فەرق و جیاوازیە لە پایچی لەبەرەوە کە سوکاری ئەنفال هیچیان بۆ نەکراوە کە سوکاری ئەنفال لە ڕووی معنەویەوە لە ڕووی ناخی خۆیانە لە ڕووی دەرونیەوە ڕۆژانە ئەشکێنرێن ڕۆژانە تێک ئەشکێنرێن ڕۆژانە دوژمنەکانە بە پێش چاوتا دەسوڕێتەوە لە تۆ زیاتر ڕێزی لێگیراوە و تۆش هەرچیت هەبووە بە ماڵ و حاڵ و بەدایک خوشک و براوە لە پێناو ئەوەی کە بەردەستە لە دەستت داوە ئەی سەبەب شێوازە تعویزت دەکەنەوە ئەمە دیسانەوە چۆن بڵێم ئەنفالکردنیشی ترە سەدام حوسێن لە ڕووی جەستەوی ئەمە ئەنفال کرد باشە بە گولە باران بە فیشەکی ئەمە ئەنفال کرد بەڵام ئەمانە هاتوون لە ڕووی دەرونیوە ئێمە ئەنفالەکەن کە هەموو ڕۆژێکمان ئێمە ئەنفالکردنیەکە ئەم بەرینەش کە بە جەستەی ئێمەوەیە تۆ هەستی چیرۆکی هەستی پێ نەکەی لە ڕووی چوارچێوەی کوردیەوە کورد وەکو کوردبوون وەکو کوردێک هەست بە ئازارەکانەکەی بەڵام ئەو بەرینەکە لە جەستەی منایە لە جەستەی تۆیان نییە بۆیە ئەمانە هێندە بێباکن بۆیە ئەمانە هێندە لوتبەرزن و قەزیەی ئەنفال خەریکە کوژرێت لە ناوە برێت قەزیەی ئەنفال پرسی ئەنفال بچوو کراوەتەوە دەوڵەتی عێراق هەوڵەیە ئەم تاوانە کە خۆی تاوانە تاوان بشاریتەوە ئەم تاوانە بشارێتەوە کاکە من لەسەر سەربەندی خەڵدانی گۆڕە بە کۆمەڵەکانە داوام کرد کە حکومەتی عێراقی پێویستەکە داوای لێبوردن کاکەچی یەقەیان گرتم شەڕیان پێفرۆشت ما کوردەکان کاکە من باسی عەرەب ناکەم هەر کوردەکان یە شەڕیان پێفرۆشتن تۆ چۆن شتی واڵی کاکە ئەمانە ئومەی عروبیان هەڵبژاردووە ئەمانە بەدەرن لە کورد ئەمانە کورد نین ئەمانە ساختەچیەکانی ناوکردن بۆ بەرە وشە بەکارێنەوە لە ئەخلاق ڕۆشتی منانیە بەڵام هەندێک وشە نووسراوەتە بۆی بەکاری بێنی و ئەمان خۆفرۆشەکانی ناوکردن ئەمانە ساختەچیەکانی ناوکردن ئەمانە خاکن فرۆشەکان و نیشتمان فرۆشەکان و نەتەوە فرۆشەکانی ناوکردن
بۆیە کە سوکاری ئەنفاریش ئەمە وەزعێتی زەختە پێی لە حکوومەتی هەرێم بۆی کە ئەمە زەخت لە حکوومەتی عێراقی کە ئەو پرۆسەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستەکە زەختکە لە حکوومەتی عێراق بەپێی تماشا بەپێی دەستور بەپێی مادەی دەستوری عێراق بە ژمارە 132 حکوومەتی عێراق ملزەمە بەوەی لە ڕووی مادی و معنەویەوە تعویزی کە سوکاری ئەنفارکراوان بکات ملزەمە بەوەی پشکنینی دیێنەی ئەنجام بابەوە کە سوکاری ئەنفارکراوان و بە ئازیزەکانیان شار ببنەوە بەپێی یاسای حیمایی مەقابری جەماعی پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکان ساڵی 2005 و هەموارکراوی 2015 هەموو مافوە ئەستەحقاقاتێکی پێداوی بەڵام هیچی جێبەجێ ناکرێت پرسیارەکە لێرەدا ئەوەی ئایا خەتای عێراقە یان خەتای کوردستانە هەرێمی کوردستانە یان حکوومەتی مەرکەزیە و ئیتر نابێ بەڕاستی کە سوکاری ئەنفاریش بێدەنگ بێ بۆ بێدەنگی بمێنێتەوە و ئەحزابە کوردیەکانیش وایان کردو تەنانەت فەرقیان و ئەویان کردوتە ناو کە سوکاری ئەنفارکراوانەوە هەندێک ڕێکخراومان هەیە ئەمانە لە ژێر سایە حزبیدا هەر بەکاریان هێنن بۆی چۆن دەنگێکی ئەنفارکراوێک لە شوێنێک و بەرز بیەوە کپیکەنەوە یعنی خیانەتکاری ئەو پرسە بۆ خۆیانم بێدەنگن بۆ تێناگەم ئایا بۆ مەسەلەن من بۆ خۆم هەیە دژمە لە کاتێکدا من لە ناو جەرگەی دوژمندا بە تاقی تەنیا چۆن تاکە ڕزگاربێکی ناو گۆڕە بە کۆمەڵەکانم هاتوون پرسی دیفاع لە پرسی نەتەوەیەکەکەم لە جیاتیەوەی دەستخۆشیم لێ بکەن کەچی هاتوون دژایەتی مەکەن پیلانی تیرۆرکردنم داڕەشن پرسیار ئەرێدا ئەوەیە ئاخر من ئەپرسم ئەڵێم تۆ بڵێ بەڕاستی سەدام حوسێن ئێمەیان فار کردو یان کورد ئێمەیان فار کردو یەکێک هەیە لێرەدا ئەگەر کورد ئێمەیان فار نەکردو بۆ کەواتە کوردژیەوەیە خۆ ئەمانە هەمووی جێگەی پرسیارن ئێمە لەم پردای نابێت چیتر لە ڕووی عاتفیەوە تەماشای پرسی ئەنفار بکەین ئەبێ بپرسین لە خۆمان بۆ ئەنفار کراین هۆکار چی بوو لەبەر چی بوو چۆن ئەنفار کراین وەکێ کردنی وە چی بکەین جارێکی ئەنفار نەکەینەوە